کاکە تو بەیانی هەردەسی و ئافرەتە بەس خەریکی ماڵێ بەس خەریکی خاوێنکردن و حازرکردن و خزمەتی منداڵ و شوشتنی جلک و بەرگ و ڕێخستنەوەی ماڵێ کاتێککە ئەو شیوەی لێدادەنێ بە سعادە دێ ئەو تەبا غازەی ڕادەوەستی کاکە وەڵڵای هاتووە تەحمل ناکەن وای ئەنا کاتێککە ئەو شیوە خۆشە ئەو چێشتە خۆشە لە پێ هەدە برە دەستت خۆش بێ ئافرەت وەڵڵای چێشتێکی خۆشتە لێنا بە قورئان یەکمانی بوونی لە دەستم نامینێ ئەما برێ تخواوەسەوە سوولت کردیا تخواوە نازانی شیوی لێن ئەو بنزەل و عەدەم کرد بن بە 7,000 10,000 ئەو لە عەدبت کرد ئافرە خۆ حەز ناکە شیوی لێ خەساربی بەڵام مهم دیسان دەبێ بەڕاستی يعني هەرچەندە بە ئەوە ینی مەوزوعەکە دەرنەچین زۆر ئاگای لە هەست و شعوری خێزانی بی لە هەموو بابەتێکەوە بە تایبەتی لە ماڵی هاوکاری بی پشتیوانی بی هەندێک شتێ بەوی ناکرێ بە پیاوەکە ئەنجامی بدا معقولە تۆ غاز کە بەتار دەبی کە ئافرەتەکە بستە دەرێ غازی بگۆڕی و کابرای غازەکەی لە خێزانیەوە جوان نییە لە بۆ خۆت جوان نییە لە بۆ شەهامەتی خۆت جوان نییە بە خۆت غازەکەی بە پێش دەکەی چێ خۆ لە پێغەمبەری نازارتر نی عەلەیهی سەڵات و سەلام خۆ لەوی گەورەتر نی خۆ لەوی بە شەخسیەتتر نی پێغەمبەری خۆ عەلەیهی سەڵات و سەلام ئەو ئیشانەی کە پێش بۆ لە ماڵی بەخۆی کردیتی ئێستا برم بڕۆ پێرایی خۆت پی نەبکە وەڵات بێ وەڵا قەدوە ناکەم بابا پێغەمبەری خۆ عەلەیهی سەڵات و پێرایی خۆت پی نەکردیە جلکی خۆی چاکری خۆ ئەیبی تێدا نییە جا هەندێک ئیشەیە لە کنەمە عادەتی خراپ وایان لێ کردووە کە پیاوی ئەو هادێ بکەن ئەگەنا لە ئەسڵ لە شەرعدا ئەوەیە پێغەمبەری خۆ عەلەیهی سەڵات و سەلام چۆن جوولایەوە لەگە خێزانەکان دەبی بە شەهامەت و گران و معقول بی ئینسان کە لە دەرێ دەبی لە دەرێ پیاوەتی و شەهامەت و معقولی بکە نەگنە لەسەر ماڵ و منداڵ ماڵ و منداڵی قوربەسەر چیات و گەورەی و تەکەبەر و فیزی لێدەی لە دەرێ ئینسان بە معقول و گران و بە هیبەت و بە کەسایەت و شەخسیەت بی لە ماڵی خۆ لە ماڵەوە بە کووان بژی بە بەسیتی لەگەڵیان بژی بە ساکاری لەگەڵیان بژی هاوکاریان بی غەمڕەوێنیان بی ئەوە پیاوەتیە.